ئەنجا ئێمە مکەلەف نین بەوەی بگەڕین بزانین بۆچی جنێوی بە پێغەمبەر داوە عەلەیهی سەڵاتو وسەلام خۆی تووڕە بۆیە ئەوێ ئێمە تووڕەکە ئایا جنێوی پێداوە بۆ ئەوەی پێغەمبەری خوای بەدرۆ خستۆتەوە عەلەیهی سەلام یان ئەی بغزێنێ یان حەسادەتی پێهێکەوە بووە بە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام یان گاڵتەی پێکە هەر صیفەتێک لەمانە کوفری تەکذیب بن کوفری حەسەد بن کوفری جحود بن ئێمە تووڕەکە خۆی تووڕە بوو بێ هەرچی شتێک بێ ئێمە حەقمان بەسەر پاڵنەرەکەی ناخی نییە بەسەر جۆرەکانی کوفرەوە نییە ئەحکامە شەرعەکانی ئێمە پەیوەندیان بەسەر دەربڕدراوەکەوە هەیە بەسەر ئەنجام دراوەکەوە هەیە کە گفتارەیان کردارە هەردووچیشیان کوفرینن ئەنجا ئەمانەیە کە ئەڵێن ئەبێ بە شێوەیەکی شەرعی بسەلمێنرێ بچەسپێنرێ بۆی ئەحکامەکانی دنیا بەسەرا تەطبیق بکرێ ئیمام ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ لە صارم المەسلولە لە لاپەڕە 512 بەدەق ئەفەرمێ إن سب الله أو سب رسوله كفر ظاهرا وباطنا أجر جنيوي بخواي جوردا جنيوي ببيغمري خوادا عليه الصلاة والسلام لناخي شياب كافر حسابا لظاهري شاب كافر حساب سواء كان الساب يعتقد أن ذلك محرم أو كان مستحلا له جاء كابراي جنيو درزاني بيتي كأما حراما اعتقادي شوابو بي يان بحلالي زاني بيجنيو بدا أو كان ذاهلا عن اعتقاده يعني هوشي لخوي نبو لاعتقادك يخوي يقسكي كردو جنيو كيدهاو هذا مذهب الفقهاء وسائر أهل السنة القائلين بأن الإيمان قول وعمل أفرمي أما ديدو بوتشوني شرع ناسانو أهل السنة جماعة لوانيك فرميانا إيمان قول وعمل انجا سيري ابن تيمية رحمة خوالي بل زور زيرة خوشياتي لقسكاني همي عبارتكاني وكو قانونين وكو دستورين أفرمي وسائر أهل السنة القائلين بأن الإيمان قول وعمل شكرا أهل السنة هي غير قائلين بأن الإيمان قول وعمل وكو حنفيك هروها رحمة خوالي بل مجموع فتاوى لمجلد سيهم لا برسيسة بانزا أفرمي إن كل من لم يقر بما جاء به الرسول صلى الله عليه وسلم فهو كافر هركسي برياري لسر أول ندى كراستا بيغمبر إخوة عليه الصلاة والسلام هرچي هناويتي حق والرواية والراست ودرستا بي كافر به جاء آية اعتقد كذبه عليه السلام جاء آية باور روابك بيغمبر إخوة عليه الصلاة والسلام بدروه حاشي أو أما يفرموا أو استكبر عن الإيمان به يعني خوي لنتيجة ملهري ولود برزي وهرالي خوي باوري بينه ناوى أو أعرض عنه اتباعا لما يهواه يعني بشتي لو هل كردو جوين نداوتي وإهمالي كردو لبري خوي حزي لديد الربازي كترة أو ارتاب فيهما أو ارتاب فيما جاء به يان دودلي والرايو قماني لويا هيك بيغمر إخوة عليه الصلاة والسلام هناوتي فكل مكذب بما جاء به فهو كافر هركسك بيغمر إخوة عليه الصلاة والسلام بدرو خسبته ولا هرچيشتك كهناوتي وسلمن راو وجسبن راو بيقمان بي كافر به وقد يكون كافرا من لا يكذبه إذا لم يؤمن به أشياء كابرا بدروي نخستوتو بلام هر كافر بوچون كباوري بينهنا جال مجلدي بيستمي شاء تكراركاتو ديسان لمجموع فتاوى لمجلدي هر لدوانزيا جاري چكش فرمي فإن الكفر عدم الإيمان بالله ورسله كافر بون أويك باوري نبي بخواو ببيغمبركاني عليهم السلام سواء كان معه تكذيب أو لم يكن معه تكذيب بل شك وريب أو إعراض عن هذا كله حسدا أو كبرا أو اتباعا لبعض الأهواء الصارفة عن اتباع الرسالة أفرمي مادام كافر بون بريتية لباور نهينان بخواي قوروب بيغمبراني عليهم الصلاة والسلام جاء آية أم كابرايا كوابي كافر بباوركي نهيناوا ايتر بسبب اوه بدروي خستونتوا أم بيغمبر عزيزاني بدرو خستوتوا يان بدروي نخستونتوا بلام قماني ليان هيا قماني شيليان نيا بلام پشتي هل كردوا جوي بيانا داوا إهمالي كردوا بوچي إهمالي كردوا لحسادتي خوي يان لما الهري خوي ولا لود برزي خوي
یان باوەڕی پێ نەهێناوە لەبەرەوەی شوێن هەواسێکی ترکەوتۆ دید و ڕێبازێکی تری وەرگرتووە کە ناهێڵە بێتە سەر ئەم دید و ڕێبازەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. پوختەی قسەکەی ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ هەم لە صارم المەسلول و هەم لەم سێ جێگای مەجموعی فەتاوا لە مجەلەدەکانی 3 و 12 و 20 ئەمەیەکە ئەفەرمێ خۆڵاسەکەی ئەمەیە هەر کەسێک هۆکارێکی کوفرینی لێ دەرکەوت وتمان هۆکاری ژیان گفتارنیان کردن ئیتر ئەمە پێی کافر بووە جا ئیتر پاڵنەرەکەی ناخی بە سەبەبی بەدرۆ خستنەوە بێ یان لوتوەرزی بێ یان حەسادەت بێ یان گومان بێ یان هەر جۆرێکی تری لە جۆرەکانی تر کوفر بێ ئەوە پەیوەندی بەوە نییە کە حکمی کوفرەکەی بەسەرا ئەدرێ. ئەمە نقطەیەکی زۆر جەوهەریە زۆر خاڵێکی کاریگەرە پێویستە هەموو کەسێک کە قسە لەسەر مەسەلەی تەکفیرەکە جا ئایا یەکێکی بە کافرداناوە یا بەرگری لە ئیمانی یەکێکی ترەکە پێویستە شارەزایی لەم نقطەیە هەبێ بە تایبەتی. ئەویش ئەوەیە کە جیاوازی بخەینە نێوانی دەرکەوتنی کوفرەکە کە پێوترێ هۆکاری کوفر یعنی مەناڵی کوفرەکە چی ئێمە بۆ ئەم کابرامان بە کافرداناوە لەبەرەوەی ئەمەی لێوە دەرکەوتووە ئەمە چییە گفتارە تەئکیدین لەوەی گفتارە بەڵە چۆتە خانەی گفتارەوە ئەمە آخر قسەیەتی چۆنی وتووە دوایی دێنە سەر ئەوەی بربەستی تر هەیە بۆ تەکفیرەکەی یانە ئەوە لەبێ ئەو قازیە مؤهەلە هەمووی لێکی داتۆ کەوتم قازێکەش پێویستە زانا و شایستە و شیاوی دەرکردنی ئەو حکومە بێ زانینی ئەم کارە کوفرینە ئەم گفتارە کوفرینە ئەبێ بزانین فەرقی هەیە لەگەڵ ئەوەی جۆری کوفرەکە چییە پاڵنەری کوفرەکە چیە بۆی لێمان تێکەڵ نەبن ئەمەیەکە لە زۆر لەم خەڵکە تێکەڵ بووە ئێستا ئەوانەی مەدخەلین یان ئەوانەی ئیخوانی مەشرەبن یان ئەوانەی ئەشعەرین زۆر مەلای کورد یان سۆفیەکان خەڵکیشی تر کە نایەوێ کابرا کافر بووە حی عەلە السەڵا بە دەردی کوردەڵێ هاوارە کافر بووە کە چێڵە نابەخوا هێشتا کافر نەبوو کابرا خۆیڵێ کافر بووم یعنی تەسەورکەن مامۆستایەکی بەڕێز زانایە بە فقی شافعی زۆرش زانایە ئافرەتێک هاتە لای پێی وتی ئەوە ناویان نابم لەبرەوەی هەرسێکیان ناسین یعنی ناوی مامۆساکە بێنم تەبەن هەمووە لایەگەی ناسین لە کوردە ئافرەتەکە هاتە لای مامۆساوتی مامۆسا ئەم کابرای من زۆر تەلاقی زۆر خوارد و جنێوی زۆر داوە کوفر زۆرەکە وەختی وا هەیە بینمان خۆشە دێ دەسم ماچە کاڵە تۆ خوای منی من سوژدەکان بۆ تۆ ئەبم یعنی تەسەورکەن پیاوەکەش لە لای دانیشتووە ئەم مامۆستای جۆ لە هەردووکیانەگرێ ئەم مامۆستا سۆفیە ئەشعەریە شافعی مەزەبە هەروەندەی بە کابراوە دوتی ئێبرا وەڵا قسانە زەرەری بۆ ئیمان هەیە ئەمەم هەر لە فڕی بەسەر ئیسلامەوە نەماوە ئەمە سوژدە بۆ ئافرەتە باو بەم شێوەیە ئەم تەعبیرانە ئیسلامەتی لە دڵە هەر نەماوە تەلاقەکەشی کەوتووە وتبێت یانەی وتبێ بەڵام ئەم هەرەوەندەی بەلاوە مهم هەرەوەندە ئەڵە وەڵامە زەرەری بۆ ئیمانی چونکە هەر پێی وایە موسڵمانە بیرشم دێتەوە جارێک لە سەرکردایەتیمان باسمان لە کوفری سەرانی یەکێتیە کردوتمان وەڵا فڵان کەس کافرە هەژی مامۆستایەکی بەڕێز لەو ئەمامە بە سەرانەی خۆمان وتی کاکە ژیان نابێ پێی بڵێ کافر برا وەڵام من باوکێ ناسم حاجی فڵان پیاوێکی زۆر باشە و بەهەنگدەرەوە هەلی مزگەوتە و هیوا بخۆ سەیدنا نوح پێغەمبەری خوایە بەڵام کوڕەکەی کافرە چۆنم قیاسە مخالیفانە بە قورئان و سوننە دەهێنرێت و بۆ حکمکردن لەسەر خەڵکی ئاخر ئەمەیە وای کردووە و خەڵکار خۆی وابزانە مسڵمانە و کەوتۆتە ناوەڕاستی کوفریشەوە کوفر شەو ڕۆژەڵەیە تەواف بە دەوری کەعبەیان ناکە بە دەوری لالەشاییکە کەچی ئەڵە وەڵام مسڵمانە سەری بەر فەرزێکی خۆیان نەداوە سوژدەیەکی لە تەلەڤیزیۆنیشان نەبردووە زەنگوڵەیەکی تاغوتی هەڵگرتووەی نەسارا زەنگوڵەکە لێدا هەموو مەسیحەکانی پاراستە و مسلمانانی چەوسانەوە کە چێڵە وەڵامە وەلی ئەمری مسلمانە برا چۆنە بێ ئەم عەقیدەیە لە کوێوە هاتووە ئەوەندە مخالیف بە شەریعەتی خوای گەورە کەوابوو برانی بەڕێزم ئەبێ ئێمە لە سەرەتاوە ئەمە زۆر باش و واضح لە لامان ڕۆشن بێ کە هۆکارەکانی بە کافردانان بریتیە لە گفتارێکی کوفرین یا کردارێکی کوفرین ئەمما بە چپاڵ نەرێک وتوێتی بە جحودە یان تەکذیبە ئیستیکبارە یان ئێمە تووڕەکردنە یا حەسەدە یا هەر شتێکی تر هەیە ئەوە علاقەی بەسەر
ئەم مۆزوعی ئێمەوەنی. خاڵێکی تر کە ضروريە سەرنجی بدەینێ ئەوەیە کە هەڵەیە وا بزانین بە کافردانان پەیوەندی هەیە بەسەر نکوڵیکردن و بە درۆخستنەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام.